طبعا پێم وایە جگە لە مۆزوعی پولەکەیش کامان ئەڵێنەوە ڕسمینیەوە گریمان ڕسمینیە پولەکە ئەوە بە هەر حاڵ بەڵام سوکاتی بەرامبەر بە ئاڵای کوردستانەوە کرێت ئەوانەی کە ڕۆژگارێ خۆیان بەداکویکە لە ئاڵای کوردستان و باسی قەومیەت و باسی قەومچێتیەکەن کوان هەڵوێستەکانیان لەکوێ ئەم ئاڵایەکی دەستوریە من پێم خۆش بێت کەسێک پێی خۆش بێت لە هەج وڵاتێ بێ پێی ناخۆش بێ ئاڵایەکی دەستوریە لە دەستوری عێراقیە مافی کورد و هەرێمی کوردستان ثابت کراوە و ئاڵاکە ئیشی پێ ئەکرێت سوکایەکی تیکردن بەرامبەر بە ئاڵای میلەتێ کە ملیۆنانن خەڵک وەکو ڕەمزێکی خۆیان سەیریەکەن ئەمە جێگەی قوبوڵ نییە ئەبوایە بەرپرسانی هەرێمی کوردستان لایەنی کەم لەسەر ئاڵای میلەتەکان و نەتەوەکان و وڵاتەکان بەهات ناتەدەن بەڵام بەداخەوە هەمیشە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ناوخۆشێرن بۆ دەرەوە ڕێوێکی هەڵاتون چاکسازی لە سەری سەرەوە دەست پێەکە کاکە چاکسازی مەسەن لە بۆرینەوتۆ دەست پێەکە وانە لە 100,000 دیناری کەمەندامێکەوە بیبرانی بری من پێم وایە چاکسازی نین لەگەڵ ئەوەی کە دەستخۆشیەکەین لە هەموو شتێکی باش سەبارەت بە هێزەکان بەڵێ ئێمە پێمان وایە کە لە هەرێمی کوردستان بەداخەوە جاری وایە هەندێک شتی بچووک هەندێک گری بچووک هەندێک بابەتی بچووک وای لێ کردووە کە هێزەکانی دەروی دەسەڵات یەک نەگرن بەڵام من بێهیوانیم پێم وایە حەکیمی و عاقلی ئەم هێزانە و کەسایەتەکان و ئەوەی کە دڵنی ناڕازیە وا ئەکا کە لە داهاتوە بگرین ئیمڕۆژ یەک نەگرین دڵنیا بە ساڵێک دوان سیان چواری تر بەیەک بگرین لەبەرەوەی زوڵمی دەسەڵات زۆرە خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بەیەکگرتنی دەنە ناڕازیەکانە من ئەوم تەقریبا ڕوون کردوێتەوە پێم وایە ڕێکەوتنی هەرێم و بەغداد ڕێکەونیا ڕێنەکەون نردنی بودجە لە 100% پشت بۆ نابەسێ لەبەرەوەی پێشتر ڕێکەوتون پارە نێنراوە جاری واژەوە ڕێنەکەوتون پارە نێنراوە پێم وایە کێشەی بینی هەرێم و بەغا ئەوەیە کە ئێمە نە ئەوان نە ئێمە دوو تیمی موسساتیمان نییە بۆ هەتایە ئەم دوو تیمە پێکەوە قسە بکەن پێکەوە گفتوگۆ بکەن لەبەرەوە شتەکان زیاتر شخصی ئێوە بۆچی لەگەڵ ئۆپۆزسیۆنە کۆمەڵی ئیسلامی یەکۆ یەکەتی ئیسلامی دەست پێشخەریەوە ناکەن بۆی ئۆپۆزسیۆنێکی بەهێز دروست بکەن بەڵێ دەست پێشخەریمان کردووە بۆ بەڕێزان لە کۆمەڵی ئیسلامی و لە یەکگرتووی ئیسلامی و خواڵ ناگری ئەوانیش بەتایبەتی یەکگرتووی ئیسلامی خەڵکی ناردووە ئێمە پێمان وایە کە کۆمەڵ یەکگرتوونەوەی نوێ و هێزەکانی تریش دوو چارەسەرمان لەبەر ئێستا یاخوانە خواستە چاوەڕێی مەرگی یەکتر بکەین بۆی لاخرایی پێ بمێنێتەوە کە من پێم وایەوە کاتیەوێت و خراپە و نابی وای بکەینەوە یانەوە یەک بگرین من بەش بە حاڵی خۆم دڵخۆشم و گەشتبینم بۆی کە دووەم ڕوو بدات ئەم هێزانە دەنە ناڕازەکانی یەک بگرن ئەم ڕۆژ نەبێت دڵنیا بە ئەوە قەدەرمانە ئەزانی کابینەی 9 8 7 ئەوانە یعنی ئەمانە تۆ خۆت دەزانی تەواوکەری هەمووی هەمان سیستەمی حکومڕانی تقریبا هەمان و حیزبانە باڵادەستن کە لە کابینی 8 باڵادەستن لە کابینی 9 چی گۆڕاوە وانە لەبەر ئەوە من پێم وایە هەتا لە هەرێمی کوردستانە موسساتمان نەبێ پەرلەمان سیستەمی دادوەری موسساتی فعلیمان نەبێ کە ڕقابەی حکومەت بکە حکومەت بە ئارەزووی خۆی ئیژەکات و هیچ بەهایەکی نییە کێ بێت یا کێ نەبێت چالاکوانی بادینان خەڵکانی ئازا خەڵکانی تر من خۆم بەش بە حاڵی خۆم قوربانی دەستی سیستەمی دادوەرین من پێم وایە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستانە بە یەکێ لە خراپترین ساتەکانی خۆیان ڕوات ئالێرەوە بەڕاستی پامێک ئاڕاستی دادوەرە بەڕێزەکانەکەم ئەوانەی دادوەری ئاسان نابێ قوبوڵی بکەن ئەوانەی دادوەری بە هەڵوێستن نابێ قوبوڵی بکەن و ئەوانەیشی بە جۆرێ لە جۆرەکان خوا نەخواستە دادوەر هەبێ بە تەلەفۆنی حیزب بە بڕیاری حیزب بڕیار بدا دڵنیا بن دنیا هەروە کۆمڕۆ نابێت ڕۆژگار ڕۆژی لە دوایە و هەچ کەسێ هەشتێکی نایاسایی بکە ئەو دادوەران لە من باشترە زان کە یاسا ڕۆژە لە ڕۆژان سەروەر دەبێت و ئەو خەڵکانە محاسەباکەن جا دادوەر بێ یا هەچ کەسێکتر بێ ئەوەی کاری نایاسایی بکات بەڕای من ڕۆژگارێک دێت کە خۆشی لێ پیچنەوەی لێکرێت من پێم وایە هەتا بتوانین هەموو لایەنێ قسە لەسەر هەموو شتێ بکات جاری وا هەیە خەلەلێکی بچووک زیانی گەورەی هەیە جاری وایە خەلەلی گەورەش کۆمانی بینین کە بەڕای من دیارنەمانی 100 ملیۆن دۆلاری نەوت و ئەو هەموو داهاتی کوردستان دیسانەوە زەرر لە خەڵکەیە پێم وایە بێ میدیا جەنابتان ئێمە قسە لەسەر هەمووی بکەین چاومان لە هیچیان دانەخەین ئێمە هەموو دقی ئامادەین بۆ سەر شەقام و هەموو دقی ئامادەین بۆ خۆپشاندان و حالیان لە ئێستاە کە ڕەنگە هەندێک خەڵک بڵێەوە بۆ ماوەیەکە بێدەنن پێمان وایە هەموو شت کاتی خۆیەوێت تەوقیتی خۆیە خۆ ئامادەکردنیە ئامادە سازی باشترێت ئەبێ شتێ بکەین لە جاری پێشوو باشتر بێ بەڵێ سوپاسمانەکەم دەستان خۆش بێ لە هەموو کوردستان پێشتریش لە هەولێر خەڵک هاتوتە سەر شەقام لە قەڵا سەدان گەنج هاواری کردووە بڕوو خێدز لە دووەک منعەتە جەولیان ڕاکردووە بۆ ئێمە هەولێر و سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و دوهۆک یەک شتە لە هەموو شوێنە بەردەوام